بە گوێرەی نوێترین ڕاپرسی گشتی سەبارەت بە خولی دووەمی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی فەڕەنسا هێشتا ئێمانوێل ماکرۆن لە پێشمەغێن لۆپێنەوەیە. ئەو ڕاپرسیە دۆ بە دوای ڕوبەڕووبوونەوە تەلەڤیزۆنیەکەی نێوانیان بوو کە ڕۆژی پێنجشەممە ئەنجامدرا و چاودێران ئەڵێن ڕوبەڕووبوونەوەکە لە بەرژەوەندی ماکرۆن تەواو بووە و وەک لە ڕاپرسیەکەشدا دەرکەوتووە هەنگاوێکی تر ماکرۆن لە کۆشکی ئەلیزێ نزیکتر بووتەوە. ڕاپرسیەکە لەلایەن ناوەندی ئیپسۆسەوە سازدراوە لە سەرداوای ڕادیۆی فەڕەنسا. تیایدا دەنگەکانی ماکرۆن بە بەراورد لەگەڵ سەرەتای هەفتەی ڕابردوو نزیکەی لە 2.5 زیادی کردووە. ئیپسۆس بە سێهەمین دامەزراوەی متمانە پێکراوی جیهاندانرێ لە بۆری توێژینەوە و ڕاپرسیدا و نووسنگەی سەرەکی لە پاریسی پایتەختە. هەر بەگوێرەی ئەو ڕاپرسیە زیاتر لە 161 ئەوانەی پرسیاریان لێکراوە و توانە دەنگ بە ماکرۆنەدەن. زیاتر لە 138 پشتیوانیان لە ڕکابەرەکەی کردووە. هاوکات تۆڕی تەلەڤیزیۆنی NTV ئاماژەی بەوە کردووە لە ڕاپرسیەکی تردا کە لەلایەن دامەزراوەی ئیڵۆی بەوە ئەنجام درراوە لە 162 بەشدارانی ئەو ڕاپرسیە پشتیوانیان لە ماکرۆن کردووە و لە 138 پشتیوانیان لە لۆپێن کردووە. ماریان لۆپێن نوێنەرایەتی ڕازڕەوەکانی فەڕەنساکە و نەیارێکی سەرسەختی یەکێتی ئەوروپایە و هاڵوێستیشی لە بەرامبەر کۆچبەراندا توندە. ئێمانوێل ماکرۆن وەک کاندیدایەکی سەربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکات بە پێچەوانەی لۆپێنەوە لایەنگری لە بەهێزکردنی یەکێتی ئەوروپاکات. پێشبینی ژەکرێ زۆرێ لەو دەنگدرانەی لە خولی یەکەمی ئەو هەڵبژاردنەدا دەنگیان بە ڕکابەرەکانی ماکرۆندا بوو لە خولی دووەمی هەڵبژاردنەیە دەنگ بە ماکرۆن بدەن. ئەو دەنگدرانە نیگەرانن لە دەرەنجامەکانی سەرکەوتنی ڕازرەوەکان لەو هەڵبژاردنەدا.